یعنی تۆ هەروە بزانی لە پڕێگە ببی بە کوڕێک چۆن نەتوانی تۆ یەکسەر ببی بە ساحەبی شۆڕشەکە ئەنجاو کاتە چۆن پێت دەکرێت بە شڕواڵێکی بە نەخوێن لاسیکەوە بە بیجامەیەکەوە پەروەردەبووی و دوای بچی بۆ شاخ و چیەوە بڵێ وڵا ئەو ئاربجێ بدەن بە من بەرهەمی ئەم قسە بۆگەنە نەتیجەکەی ئەم زەلیلیەکە و خەڵکەی چێژێ چکەمە ماوەیەکی کەم هەر ئەم قسە لە هەر وڵاتێ بیکەی ماوەیەکی کەمی بەسەر ناڕۆکێتتر هیچ مسلمانی بیر لە هیچ شتێک لە جۆرەکانی جیهاد ناکاتەوە ئەمەش زۆر خەتەرە بەڵام دووریش نییە بە ڕەنجی کوفری دەرەکی و تاغوتی ناوەکی و چاواشەکاری و بە زیوانی بەرسێبەر و بە زۆر و زێڕ و بە چاواشەکاری هەر ئاوا هەموو جیهادەکە بپوچێنەوە تر ئیسلامەتەکە تینی نامێنێ دەیان وڵات هەبوون کە پایتەختی حکمی شەرع و شارستانەتی ئیسلامەتی بوون ئیسلامیان تیا کوژایەوە خۆ ئەندەلوس 600 ساڵ مەرکەزی ئیسلام بوو لە زمانی عەبدوڕەحمانی سێما کە خۆی ویستی ژن بێنێ وتی ئەمە ئافرەتێ بێنم کە حافظی قورئان و بوخاری بێ هەر کەسێک کچێکی وای هەیە قوتیلەیەک لەسەر دەرگاکەی هەڵکە سەیران کرد 3000 ماڵ قوتیلەی لەسەر داناوە یعنی 3000 کچی حافظ قورئانی حافظ بوخاری لەوێ هەیە ئەنجا شروتەکانی کەمتر کردەوە زیاتری کرد شروتەکان بۆی ئەم جارە بێ شارەزا بێ لە فقهی مالیکیە ئەنجا شارەزا بێ لە فڵانشتە ئەنجا شارەزا لە فڵانشتە تا گەیاندێ 20 ئافرەتمانەوە اختیاری کرد خۆ بوخارە مرکزی دین بوو سەمەرقەند مرکزی دین بوو تورکستان مرکزی دین بوو هەموو ناوچەی بەڵقان ئەلبانیا و بۆسنە و هەرسک و ئەمانە هەمووی مرکزی دین و جیهاد بوون ئەو شوێنانە یعنی چەند هەرێم و ناوچەی وڵاتی مسلمانان ئاوکەوتە بەرپێی کافر و کوفری شەڕانی هاتە ناوی برا پێشەوەی پورتوغال بچێ بۆ ئەندۆنیسیا خۆ وڵاتانە هەمووی وڵاتی مسلمان بوون خۆ هەندستان 600 ساڵ حکمی ئیسلامی لەسەر بوو مەغۆڵە مسلمانەکانیان کرد خۆ فەتانی جنوبی تایلەند آخر سولتان ئەحمەد حکمی شەرعیان بربەڕێوە مالیزیا و ئەندۆنیسیا و جنوبی فیلیپین کە مەندەناوە و جنوبی تایلەند کە فەتانی و دەوروبەرێتی ئەوانە هەموو یەک وڵات بوون یەک شوێن بوون دوایش کە جیابوو بوونەوە لە یەکتری بەهۆی ئەو جوگرافیەی کە لە ناوچەکەیە هەیە هەرێکەشیان سوڵتانی دروست کردبوو هەرێکەش بۆ خۆیان ئیمارەتێک بوو بە شەریعەتی خوا حکمێ کرد بەڵام کوای ئێستا حاڵەتیان ئەنجامی سروشتی یعنی ئەنجامێکی سروشتیانەی ئەم دید لێڵیە و ئەم چەواشەکاریە و ئەم گومانە شەیتانیانە ئەبینی ئاوا ئەو حکومانە هەمووی پورتوغالیەکان چوونە ئەو لە هۆڵندیەکان چوونە ئەندۆنیسیا ئەنجا دوایەوە ئینگلیز هاتە ئەو ناوچانە یابانیەکان دەسەڵاتیان پیا کرد دوایی ئینگلیز هاتە هندستان ئینگلیز هاتە عێراق و شام ئینگلیز چووە میسر فەڕەنسا چووە شیمالی مەغریب برا حرەکەتی عەبدولکەریم خەتابی خەڵک لێی بێ ئاگای یەکێکە لە گەورەترین حرەکەتی جیهادی کە لە وڵاتی مەغریبا ڕوویداوە دوایش هەر کوفرزانی چۆن بەو چەواشەکاریە ئەم تائیفە بۆگەنەی هێنایە پێش و ئەم جەماعەتەی مەلیکی مەغریب محەممەدی پێنجەم کە ئێستا کوڕی حەسەنی دووەمە ئەو کوڕی حەسەنی یەکەم و نازام چێ بە دوای زنجیرە تاغوتێکی ترێک لە دوای یەک ڕۆیشتون ئەم شوێنانە کە ئەم وڵاتە غەربیانە داگیریان کرد هەمووی ئاوا فەوتە لە شوێنان لە هەندێک شوێن هەر فتوا دراکەوە دژی ئینگلیز نابێت جیهاد بکەیت چونکە ئەهلی کتابن وەکو کە لە هندستان ڕوویدا یاوتیانەمانەوە ئولول ئەمرن هاتوونە تزر وڵاتەکە وەکو لە میسر ڕوویدا یخوای گەورە فەرمێ واطیعوا الرسول وأولی الأمر منکم یعنی جۆڕالی خوا پێغەمبەری خوا بکەن جۆڕالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاربەدەستانی خۆتان بکەن شێخ محەممەد ڕەشید ڕەزا ئەم گومانانەی لە تەفسیری مەنارەکەی خۆیان هێناوەتەوە کە چەند کاریگەری خراپی هەبوو لەبەر ئەمەیە کە عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ فەرموو ئەوەی بناغەی دین هەڵەتەچێنێ جدال المنافق بالقورآن ئەوە دووڕووە کە بەڵگە بە قورئانە هێنێتەوە گوایە دید و هەڵوێستی قورئانەکەی ئاوا گرتوۆتە بەر و ئەمان ڕاست وەکو ئێستا کە ئەیبینین ناڵێن کابرا منافق بەڵام جیدالەکەی جیدالی منافقینە کە دلیل بە قورئان دێنێت هەر مەلاو داعی شەرعزانە بەم گومانانە مسلمانی مجاهید سار بکاتەوە لەبەر سەرخستن و هێشتنەوەی حکمی حاکمی مرتد گومان لە کوفریان نامێنێ لە دین و ئومەتە چێتە دەرەوە
حكمی شەرعیانەش وەکو بەرامبەری وەکو حکمی تاغوتەکانە وەکو حکمی حاکمەکەیەتی. خوای گەورە فەرمێ ومن يتولهم منكم فإنه منهم